بازاری بنەسلاوەیە لە هەولێر. کاندیدانی کۆمەڵی دادگەری لە سنووری مەڵبەندی دەوروبەری هەولێر سەردانی مەیدانی بازاڕەکەیان کرد بە مەبەستی بانگەشە بۆ کاندیدانی لیستی 147 کۆمەڵی دادگەری لەو سنوورە. بەرپرسی مەڵبەندی دەوروبەری هەولێر دەڵێت پارتی و یەکێتی ناتوانن دەستبەرداری گەندەڵی و نەعەدالەتی بن و ئێمە وەکو کۆمەڵی دادگەری لە ڕێگەی پەرلەمانەوە ڕایان دەگرین. خولی داهاتوی پەرلەمان و کابینەی داهاتوو زۆر گرنگە بۆ چارەسەرکردنی کێشەکان. ئەوەش بە پەرلەمانێکی بەهێز دەکرێت، بە تایبەتی ڕێخستنەوەی پەیوەندی نێوان حکومەتی هەرێم و حکومەتی عێراق. ئەم هەڵبژاردنە زۆر چارە نووساسە، زۆر گرنگە خەڵک بە شێوەیەکی فراوان بەشداربی و بتوان ئەو هێز و لایەنە سیاسیە کارە و کاریگەرانە بنێنە لە پەرلەمان کە لەوێ لەبەرەی خەڵکن و دەمێننەوە و دەتوانن زۆر باش دیفاع لە ماف و بژێوی و مافە دەستوریەکانی خەڵکی هەرێمی کوردستان بکەن. خەڵک زۆر پێشوازیمان لێ دەکەن لەبەرەوەی ئەمە هەمیشە لە ناو کۆمەڵانی خەڵک بووینە، هەمیشە یعنی لە معاناتی خەڵک تێگەیشتوین، هەمیشە چاومان لە خەڵک بە خۆمان لە چینی هەژار و بێدەرەتانەکانین لە معاناتی وان تێدەگەین. پێچەوانە لەگەڵ ئەو کەسانەی کە مەسەڵەن ئێستا کوڕە ئاغا و کوڕە شێخ و مثلا کوڕە کەسانی دەوڵەمەند و سەرمایەدار کاندید دەکەن، ئەوانە دڵنیابن لە معاناتی خەڵکی هەژار تێناگەن. کاندیدانی کۆمەڵ لەگەڵ بەسەرکردنەوەی بازاڕی بنەسلاوە گوێیان لە نیگەرانیەکانی کاسبکاران گرت لە حکوومەت، بەڵێنی ئەوەیان پێدان ئەگەر متمانەیان پێ ببەخشن ئێمە دەسەڵات ڕدەگرین. کۆمەڵی دادگەری هەر ئەوە نییە لە کاتی بانگەشە کۆمەڵێک وعد و بەڵێندات، بە تەئکید لە پێشووشەوە بارگاکانی کۆمەڵ و خەڵکێک کە لە ڕێی کۆمەڵەوە گۆشکرابی بە بیر و عەقیدەیەکی ڕەسەنایەتی بەرگری کار بوون لە ئیسلام. ئێمە وەکو کاندید کاتێک کە تەکلیفمان لێکراوە ئەوە قەناعەتمانە کە خزمەتی ئیسلام دەبێت لەگەڵ هەموو قۆناغەکانی تەمەنمان بیت، بەڵێ ئەوەیەکێکە لە شوێنە گرنگەکانی قەرار. بەڵام من دیسان تاکید دەکەمەوە هەموو کاندیدەکانی کۆمەڵی دادگەری سوپاس بۆخوا پێشینەیەکیان هەیە لە خزمەتی ئەو پەیام و سەحوەیە. گۆڕانکاری بەڕێوەیە دەمانەوێت هەمومان بەیەکەوە دەستمان هەبێت، دەستێکی خێرمان هەبێت لەو گۆڕانکاریەی. کەواتە گۆڕانکاری 100% لە ڕێیە، بەڵام پێمان خۆشە خەڵک هاوکارمان بێ لەو گۆڕانکاریەی. خەڵکیش پێشوازیمان لێ دەکەن چونکە ئێمە ڕابردوومان پاکە، ینی ئەوە نییە بڵین ڕابردوویەکمان هەبێت یان تاڵ بێ یاخود پیس بێ نەتوانین بین بانگەشە بکەین. سواز بۆخوا بە دڵخۆشی و پێشوازیمان لێ دەکەن و ئینشاڵڵا هاوکاریشمان دەبن و ئومێدوارین ئەم جارش ئینشاڵڵا لیستی 147 کۆمەڵی دادگەری مفاجعەیەک دروست بکە کە تەواوی هاونیشتمانیان کوردستان سوودی لێوەربگرن. کۆمەڵی دادگەری بە دروشمی ڕایان دەگرین بە ژمارە 147 هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن لە بازاڕەکان و دەرگا بە دەرگای ماڵەکان دەست پێ کردووە. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.